لە بۆنەو یادە نیشتیمانیەکاندا هەمیشە بەرپرسان و سیاسیە دەسەڵاتدار و بازرگانەکانی وڵات ئەو پرسیارە دەکەن بۆچی ئینتیمای نەتەوەی نەماوە، وەکو بڵێ تووشی سەسوڕمان بوون لە هۆکاری نادیاری ئەو دیاردەیە و بە دوای وەڵامدا دەگەڕێن. خۆیان لە کارنامەی 3 دەی ڕابردویان دەبەنە دەرەوە کە هەموو نەهامەتیەکانی لە خۆگرتووە و پرسیارەکە جگەل لە چەواشەکاری شتێکی دیکە نییە. بەڵگەنەویسە ئەوە بە تاوانێکی گەورەی نیشتیمانی دادەنرێت کە هیچی کەمتر نییە لە خیانەتی گەورە بەمانە بەرفراوانە یاساییەکەی کە جەماوەرێکی دڵسۆز و شۆڕشگەر و قوربانی دەری وەکو گەلی کوردستان لە خەون و هیوا و ئاواتەنەتەوەیەکانی لە ئازادی و ڕزگاربوون و بەدەستێنانی مافی چارەنووسی سارد بکرێنەوە. دەبێت لە بۆنەو یادەکاندا وەڵامدانەوەی بەرپرسانی گەندەڵ و بازرگان فرامۆژ نەکرێت بۆ ئەوەی هەمیشە گەندەڵیەکانیان وەبیر بهێنرێتەوە و خۆشحاڵ نەبن قەوانی چاوەشەکاریەکانیان بڵێنەوە. ئەوان بەرپرسیارن لەوەی لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا ڕێگر بوون لەوەی ئەو هەلە زێڕینە بقۆزرێتەوە بۆ چەسپاندنی بنەماکانی دەوڵەتداری کە لە ئێستادا نەکەر ئەوە بەڵکو نەیانتوانیوە بنەماکانی حکوومەت و ئیدارەی تەندروست لە وەڵامدانەوەی پێداویستی و خزمە گوزارە گشتەکاندا دابین بکەن. پێشتر بانگەشەیەوە دەکرا کە ئەم ئەزمونە هەرێمی کوردستان دەکاتە مێرگی دیموکراسی و چەسپاندنی مافەکانی مرۆڤ دەکرێت بگوێزرێتەوە بۆ ناوچەکانی دیکەی عێراق و ناوچەکانی تری خۆڕەڵاتی ناوەڕاستیش کەچی دیاردەی دیکتاتۆری و پێشێلکاریەکانی مافی مرۆڤ بوونەتە کاڵای باڵای هەرێم و ناوبانگیان لە چوارچێوەی راپۆرتە نێودەوڵەتیەکاندا ناشرین و دزێو کردووە. ناشەفافی دارایی و نادادپەروەری لە دابەشکردنی داهاتەکاندا هەر لە سەرەتاوە جەنگێکی حزبی پڕ لە نەهامەتی بۆ گەلی کوردستان خوڵقاند و ئەو ئاواتەی ناحەزانی هێنایەتی کە ئیدارەکەی ئەوەندە شکست خواردووە کەسی تر ئاوات بە دووبارە بوونەوەی ناخوازێت. دەرهێنانی نەوت ئەگەر بۆ گەلانی جیهان بەختەوەری هێنابێت بۆ گەلی کوردستان بۆتە هۆکاری پچڕانی موچە و بڕینی بودجە و پاشەکشەی خزمە گوزارەکان و گرانکردنی سوتەمەنی و وزە لەسەر هاوڵاتیان و بەردەوامی نامەتیەکانی هەرێمی کوردستان. هەر بۆیە نێرانی گەلی کورد دڵخۆشن بەوەی کە جەماوەر ئینتیمای بۆ نیشتیمانی ئەزمونەکە زۆر کز و لاواز کردووە. لە ماوەی ساڵی ڕابردوودا چەندین جار هێنیس بڵاس خارتی نوێنەری نەتۆگرتووەکان لە عێراق و برێت مەگۆرگی نوێنەری ئەمریکا و کەسانی دیکەش بەرپرسانیان لە مەترسیە و جۆرە بەڕێوەبردنە ئاگادار کردوتەوە تەنانەت بە ئاشکرا پێیان ڕاگەاندون تەمەنی هەرێم بەم شێوەیە زۆر کورتە.